دژی پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا مامۆستایانی ناڕازی خوێندنی کوردی لە شاری کەرکووک گردبوونەوەیەکیان ئەنجامدا وێ ڕایداوەکاری موچەکەیان داواش دەکەن ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەند و داوای سەرەتاترین مافەکانی خۆمانەکەین کە لەم چەند خاڵەی خوارەوە خۆی بینێتەوە. یەکەم دابینکردنی موچەکانمان مانگانە لە کاتی خۆیدا. دووەم گواستنەوەی ڕاژەی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرانەی کە خەڵکی شاری کەرکووکن بۆ سەر ناوەند. سێیەم بڕینی ئەو بەشە بودجەی مامۆستایان لە کۆی ئەو بودجەی بۆ هەرێم تەرخان کراوە لە بەغاوە و هێنانەوەی بۆ کەرکووک و دابەشکردنی بەسەر مامۆستایان. چوارەم تەرخانکردنی بڕێک لە پارەی پترۆ دۆلاری شاری کەرکووک بۆ مامۆستایانی خوێندنی کوردی. ئەمە چەندین جارە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوای گواستنەوەی ڕاژەکانیان دەکەن بۆ سەر ناوەند بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانە و داوایی ڕەت کردوتەوە. بەرپرسانی یەکێتی مامۆستایانی کوردستانیش نیگەرانن لە دۆخی مامۆستایان و داوا دەکەن حکوومەتی هەرێم ئاور لە کێشەکانی مامۆستایان بداتەوە. ئێمە ئێمڕۆ کە ئامادە بووینە لەم گردبوونەوەیە کە لە شاری کەرکووک بۆ پاڵپشتی داواکاریەکانی مامۆستایانی خوێندنی کوردی کە 17 ساڵە ئێمە گەڕاوەتینەوە بەڵام هەتاکو ئێستا ماف و ئیمتیازاتمان بێبەش کراوە موچەمان نادرێت و داوامان کردو چەندین جا بگەڕێنەوە سەر بەها بەڵام ئەوە حکوومەتی هەرێم بۆ ئەرخەلەی تێکردووە بۆیە ئێستا داواکاری ئیمڕۆمان دووپاتی داواکاریەکانی پێشووە کە ئێمە داوامان کردووە لە پەرلەمانتارەکان و راپۆرتێکیش بەرزەکەینەوە ئەم بۆ حکوومەتی هەرێم بۆ ئەوەی لە دانوستانەکانە مەسەلەی خوێندنی کوردی و مامۆستایان بگوازێتەوە سەر کەرکووک کە مافێکی یاسایی و ئاسایی خۆمانە. خوێندنی کوردی لەم شارە دامەزراوە حکوومەتی هەرێمی کوردستان هەستاوە بەکردنەوەی چەندین خوێندنگا لە شاری کەرکووک کە ئەمڕۆ ژمارەی ئەو قوتابخانانە 500 قوتابخانەی تێپەڕاندووە و زیاد لە 100,000 خوێندکار و قوتابیمانەیە و زیاد لە 10,000 مامۆستامانەیە. بەڵام بەداخەوە بینی حکوومەتی هەرێمی کوردستان لە نیوەی ڕێگاکە مامۆستایانی خوێندنی کوردی لە شاری کەرکووک بەجێهێشتووە و ئەبینن مامۆستایان لە چبار و دۆخێکدان. بۆیە ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست مامۆستایانی شاری کەرکووک بە تایبەتی لە شاری کەرکووک جیاوازە لە شارەکانی تری هەرێمی کوردستان لەبەرەوەی لێرە خوێندن بە زمانەکانی تر هەیە بە زمانی عەرەبی هەیە بە زمانی تورکمانی بە زمانی سریانی خوێندن هەیە. ناکرێت ئەوان لە هەموو 30 ڕۆژجارێ موچەکانیان بە تەواوەتی وەرگرن و حکوومەتە ڕوبع موچەکەی ئێمە یعنی بەداخەوە من حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتێکی کامڵ نابینم حکوومەتی نیوە حکوومەتە ڕوبع حکوومەتە. لە شاری کەرکووک زیاتر لە 5,000 مامۆستا و فەرمانبەری سەر بە خوێندنی کوردی موچەکانیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە شوای کردووە بە هۆی دواکەوتنی موچەکانیان. جارێکی تر داوا دەکەن ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەند. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.